پرسە هەبوو نزیکی 2 دەفتەر بۆ 3 دەفتەری تێچوە و زیاتریشی تێچووە بەڵام پرسەش هەبووە بۆ 1.5 میلیۆن ئێمە کۆتاییمان پێهێناوە تەرکیزیان زۆر لەسەر ئەوەیە ئایا چی خزمەتە کرێت چیان بۆ ئەبرێت چی ئەخۆن گەرمانێ سەرمایان نییە نەیستا من ننکم پێویستە لە چ بکەم سەرەتا ئێمە هەر کۆمپانیای پاکردنەوەمان هەبوو ئەگەر ئاگادار بن پاکردنەوە گواستنەوە بوو دواتر دوای بڵین بە ساڵێکە ئەو کارەمانە کرد و کۆمپانیەکەماندا مەزران بوو ڕۆژێک کەسێک تەلەفۆنی بۆ کردم وتی خاتون گیان ئێوە پرسەش بەڕێوە بن منیش یەکسەر بەیەک و دووتم بەڵێ وتی ئەتوانن پرسەیەمان بۆ بەڕێوە بەرن بڵین ماوەی چەند سەعاتێکە وەفاتی کردو و پرسەکەشمان کەسی لێنێ و ستاف و هەموو شتێکمان بۆ حازرکەن ئیتر پێداویستیەکانی پرسەوەکو و ئاوی سارچکم وەرزەکە هاوین بوو ئاوی ساردەم و بەریدەیە هەموو شتەکانە کلینیکسە چییە زۆر شت وتم بەسەرچاو هەر هەموو پێداویستیەکانم بۆ بنووسە بەسەرچاو ئێستا هەر هەمووی بۆ دابینەکەم خۆم بە تاقی تەنیا هەموو کارەکانم جێبەجێ کرد ئەو پێداویستیانە ئامادەم کرد بۆ پرسەکە تەنانەت بە خۆرما و هەموو شتێکەوە ئیتر کە سەیران کرد مەسەلەن ستافەکە زۆر مەزبوط بوون ئەلحەمدولیلا زۆر باش بوون پرسەکەی دووەم ڕۆژیشیان هەر خۆمان بۆبان بەڕێوە بردن لە ماوەی تقریبا 2 هەفتەیەکە ئەو ماڵە ئیتر ئەمری خوای گەوری لەسەر بوو 2 پرسەی تریان هەبوو بێجگە لەو پرسێ 2 پرسێکیان هەبوو 3 پرسەم بۆ بەڕێوە بردن سەرەتای کارکردنی من بۆ پرسەکان ئاوا دەستی پێ کرد مەسەلەن چۆنەڵی ئەها هینێکم هەبوو ترسێکم هەبوو ئەمود چی بکەم چکم بەڕاستی بەڕێوە نەبرد بوو خۆم چوو بوو بەناو پرسەوە بەس پرسەم بەڕێوە نەبرد بوو بەڵام تەقالیدەکانی ئەزانی چییە چۆنیە ئەمزانی چۆنی ئەکرێت بەڵام ئەلحەمدولیلا فەزڵی خوای گەورەیە سەرکەوتوو بوو هەم بەشی پیاوان هەم بەشی ژنانیش بەڕێوە ئەبین پرسەکان لە هەموو بڵێ هەرچی پێداویستی هەیە هەم خەیمەی ژنان هەم خەیمەی پیاوان بەڕێوە ئەبین خەیمەکانیشیان بۆ دابینەکەین بۆ ژنان و بۆ پیاوان هەموو یعنی لە ئەی تو زێت بۆ پرسە چی پێویستە ئێمە بۆی ئامادە ئەەکەین ئەلحەمدولیلا تا ئێستا زۆر باش بۆ بەدڵیان بووە بەڵێ سیرکە کۆمەڵگای ئێمە بتەوێنێتەیە کۆمەلگایەکی عەشارین دابوونەریتێکی زۆر جوانمان هەیە میوان دۆستین ئەو میوان دۆستی و ئەو تەقالیدەی ئێمە وای کردووە کە بەردەوام لە خەمی ئەوەیە بین ئایا کێشتی باشی بۆ ئەچێ کێ خواردنی باش ئەخوا کێ جوان خزمەت ئەکرێ عنی هەریەکە سەرنجیان لەسەر پرسەکەیە بەهۆی ئەوەی کە مەسەلەن کۆمەلگای ئێمە کۆمەلگەیشی زۆر عەشایر و زۆر میوان دۆستین زۆر حەز ئەکەین یعنی خزمەتی میوانکەین پتەیۆنەت هەیە ئەو خەڵکەش هەمووی ڕووی کردوتە خاوەنی پرسەکە ئەبێت زۆر بە جوانی خزمەت کرێ بەڵێ تەرکیزیان زۆر لەسەر ئەوەیە ئایا چی خزمەتە کرێت چیان بۆ ئەبرێت چی ئەخۆن گەرمانێ سەرمایان نییە بەدڵنیاییەوە هەر ئەم ستافەش کە بۆیە بانگەکەن ئەم کۆمپانیایانە کە بۆیە بانگەکەن هۆکارەکەی ئەوەیە کە زۆر بە جوانی یعنی هیچ کەم تەرخەمیەک نەبێ لەلایەن خاوەن پرسەکەوە هەموو ئیشەکان بە جوانی بڕوا بەڕێک و پێکی بڕوا تاوەکو با بڵین بە شێوازێکی تر قسە بکەم بۆیە تووشی ڕەخنە نەبنەوانە ئەتر وایە یعنی حەز ئەکەن بە باشترین شێواز چکم ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە لەناو کۆمەلگەی ئێمە هێشتا زۆر بە جوانی ماوەتەوانێ کە مەسەلەن یەکێک کەسێکی خوانەخواستە لێ ئەڕوات کۆچی دوایی ئەکات خەڵکەکە هەر هەمووی بەیەکەوە ئەچن سەردانی ئەکەن دڵێنەوە ئەویش پێویستە بەڕاستی خزمەتیان کە بەڵام خۆی خاوەنی پرسەکەی بووی ناکرێت کەواتە ئەمە ئاسانکاریکی زۆر باشە لە ئێستاە نەک بڵێ من خۆم ئیشەکە ئەکەم بڕواتان هەبێ زۆر کارەکەی سەهل کردووە وەڵی هەموو شتێک مەسەلەن خۆی تەمەنێکە باشە ئینسان ژیانی ئینسان هەمووی قۆناغی یەکەم هەیە دووەمەیە سێمەیە پێویستە لە قۆناغێکە ئیتر ئینسان وای لێ حەزەکات چۆنڵی بۆ نمونە شتێ بکات جیاوازتر بێ لەو تەمەنەیتر هەز بە گەورەبوونی خۆت ئەەکەیت هەستەکەی مەسەلەن چویتەتە قۆناغێکی کەوە تۆ ئێستا شتێکی کەیت بۆ نمونە ئێستا من نەنکەم پێویستە لە چ بکەم درێژی ئیشەڵا تەسبیحەکەت پێ نابینم وەڵاهی نەک بڵێمەوە لەبەر خەڵک زۆر شت وترا بوو لەسەر تەسبیحەکەم بەڵێ من عەمرم کردووە زۆرم پێخۆشە بەڵێ بەردەوام تەسبیحم پێ ئێستا بیرم چۆ نەک لەبەر هیچ مەوزوعی بە خەفەتیشم پێ خوارد
لەسەر تەسبیح وڵی پیان وتم یەکێ لە کۆمنتەکان کە خۆشم نەمبینی چکم بەجددی من سەیری کۆمنت ناکەم یەکی لە کۆمنتەکان هەرێکێ لە کارمەندەکانی خۆم پیشانیام و بۆی ناردم نووسی بووی ئەڵێ معرەسیە بەم تەسبیحەوە کاکە قەیتویەکە معرەسی ئیشەکە ئێمە ئیشی خۆمانەکەین هەمووی کار و کاسبی کاسبێکی حەڵاڵ بێ بەدڵنیاییەوە بەدڵنیای تا ئەم دقیقەیە نەبووە یەک کەڕەت من هیچ ئیشێک ڕەتکەمەوە ئەجا یەک شتی کەش هەیە لە پرسەیە معاملەکردن نییە بەجددی معاملەکردنیە بەس ئەوە ناپرسێ کارمەند ڕۆژانەکەی چەندێکە باشە چەند کارمەندی ئەوێ بە پێی ڕۆژانە و سەری خۆمان ئەوەنە کارمەندا ئەنی بەڵام کە گەیشتە سەر ئەوی تر مەسەلەن بۆ نمونە وەکو پێداویستەکانی پرسەکە من هەر هەمووی بەوەسڵ هەر هەمووی بەوەسڵ ئەخەمە بەردەمی خاوەنی پرسەکە و ئەیان نەمێ ئەڵم ئەمەنێتی چۆ بەڵام ڕسوماتی کۆمپانیاشەیە اینجا یەک هینی کەژێک تێبینی تریش لەسەر ئەوەی کەوتومە 14 ملیۆنی تێچێ پرسە هەبووە من ئەوەم نەکردو بە ڕێوشمەوە نەبردووە پرسە هەبووە نزیکی 2 دەفتەر بۆ 3 دەفتەری تێچوە و زیاتریشی تێچووە کە من وتومە 14 ملیۆن جاری وا هەبوو من پرسێکم بەڕێوە بردووە بەڵێ ئەوەنەی تێچووە من خۆم پارەم ئەوە سەرف کردو و پارەی کارمەند و هەموو شتێک و ڕسوماتی خۆشم ئەوەنە نزیکی 13 ملیۆن بۆ 14 ملیۆنی تێچوە بەڵام پرسەش هەبووە بۆ ملیۆن و نیوە ئێمە کۆتاییمان پێهێناوە بە ملیۆنیە کۆتاییمان پێهێناوە بە چاوە باشە بە خواردنەوە بە خەیمەوە بە کورسیەوە بەڵام جاریوا بۆ عدەدی خەڵکەکە کەم بووە عدەدی ئەوانەی کە ماونەتەوە بۆ نان خواردن کەم بووە جاریوە هەبووە ئەو کەسەی کە پرسەکەی بەڕێوە بردووە وتێتی نامەیە مریشکی تیابێت نامەیە گۆشتی تیابێ ئەنی شتی زۆر لێکەم کردوتەوە هەموو شتێک بە سعری خۆی بڵێ ئەوە من نەم کردووە من ئێستاش ئێڵێمەوە من ئەوەم نەکردو بەڵام دڵنیا تقریبا 13 ملیۆن بوو پێرار پرسێکم جێڕا لە چیا خەرج کراوە سەیریکە پرسە خۆی ئەبێت یان ڕۆژێک بێ یان 2 ڕۆژ بێ ڕێک ئەوان 4 ڕۆژیان پرسەکان بەردەوام بووە 4 ڕۆژی ڕێک پرسەکان بەردەوام بووە بە مەسەڵەن چۆنەڵی بەردەوام میوانیان هاتەوە بەردەوام ستافم بۆ ناردوون هەروە بێتەوە ئەو خوالێ خۆش بووە یەک ڕسمیمان لەسەر یەک بلۆک بۆ دروست کردووە هەر ڕێک بەقەدەر دیوارێک بووە هەموویمان بە گوڵی سروشتی بۆ ڕازانەوەتەوە هەمومان بۆ مۆم بە ڕازانەوەتەوە خێهینیان بۆ کردو مەولویان بۆ کردو مەولو نامەیان بۆ خوێنەوەتەوە ئیتر شتێکی زۆر جوان و تایبەتیان بۆ کردووە ئەوە بۆ ئەجا زائیدن ئەوە کاتی ژەمی خواردنەکان ژەمی بەیانیان ئەنواع خواردنی بەرچایی بەیانیانمان بۆ هێناونتێتی دەزمە پارێزە هەرچی باشە بۆی بێنە وتومە باشە بەسەر چاوتێتی لەبەری میوانەکانمان لە زۆر شوێنی دوورەوە هاتوون ئێمە ئەمانەیە بە جوانترین شێ و ڕازاوەترین سفرە چکمەمە وەسێتی باوکمە بۆی کردوین ئاوە هاییە وەڵا ئەنووسم بەس بۆ خۆم بەس بۆ خۆم هەتاکو جاران بڵاوی ناکەیتەوە نەوەڵا مەجالم نییە ئەزانی چۆنە سەرقاڵی ژیان وای لێ کردوم خەریکی کارەکەی خۆمم خەریکی ماڵپاکردنەوە و گواستنەوە و ئیتر هەورابێتەوە پرسەکان ئەوە بۆنەکان ئەمانە هەمووی بەڕێوە ئەبین لەبەرەوە بەڕاستی نامپەرژێ ئەم منە هیلاکم کە ئەڕۆمەوانی ئەم منە هیلاکم ئیتر ناتوانم هیچ بڵاوکەمەوە نە متابعی هیچ بکەم بەخواگام لە هیچ نییە وەڵاهی خۆتان نەزان من زیاتر شعری ئازاد دەنووسم ئیتر هەر هەنێک جار شتێک تەسیرم تیەکە مەسەلەن بۆ خۆشەویستی کەسێکە مناڵێکە هاوڕێیەکە ڕووداوێکی کە ئەبینی خۆ شعر چیە شعر سوورەیەکەیەتە بەرچاوە بۆ ئەچیتەنا ئەو خەیاڵ و دنیای و ئەنووسیت